فرمودەی ژمارە 11 آية المنافق 3 إذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا اؤتمن خان. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ نیشانەکانی دووڕوو منافق سێ سیفەتن. ئەگەر قسەی کرد درۆ بکات، ئەگەر وعد بەڵێنی دا دوا بکەوێت، ئەگەر ئەمانەتی بدرێتێ خیانەتی لێ بکات. وانە سوودەکانی ئەم فەرموودە. ئەم فەرموودە سێ نیشانەی دووڕووەکان باس دەکات کە بریتین لە درۆکردن و پابەند نەبوون بە بەڵێنەکانەوە و ئەمانەت نەپاراستن. پێویستە بزانین ئەم سێ ئاکار و سیفەتە مرۆڤەکان زۆر ناشرین و ڕیسوا دەکەن و بەو حاڵەتەی دەگەیەن، بۆیە خۆپاراستن لێیان کارێکی زۆر گرنگە. فرمودەی ژمارە 12 لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاری خێر بەکەم مەزانە، تەنانەت ئەگەر بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لە برای ئیماندارەکەت بکەیت. وانە سوودەکانی ئەم فەرموودە. ڕووخۆشی ئاکارێکی زۆر جوانە و خێرە، ئەگەر چی پارە و پوڵیشی تێناچێت و ئاسانە. فرمودەی ژمارە 13 اتقوا النار ولو بشق تمرة فإن لم تجدوا فبكلمة طيبة. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆتان لە ئاگری جەهەنەم بپارێزن، تەنانەت ئەگەر بەلەتە خوڕمایەکیش بێت، خۆ ئەگەر نەدار بوون با بەوشەی باش و شیرین خۆی بپارێزێت. وانە سوودەکانی ئەم فەرموودە. بەخشین و بەخشندەیی یەکێکە لە ئاکارە هەرە جوانەکان و هۆکارە بۆ پاراستنی مرۆڤەکان لە ئاگری سەختی جەهەنەم. فرمودەی ژمارە 14 إن المقسطين عند الله على منابر من نور على يمين الرحمن الذين يعدلون في حكمهم وأهليهم وما ولوا. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دادپەروەرەکان لە لای خوا لەسەر سەکۆی نورین دادەنرێن لە ڕۆژی دواییدا لای ڕاستی خوای ڕەحمان، ئەوانەی کە دادگەرن لە بڕیاردانیان و لە نێو ماڵ و خێزانی خۆیاندا و لە هەر ئەرکێک کە پێیان بسپێردرێ. وانە سوودەکانی ئەم فەرموودە. خوای گەورە دادپەروەرەکانی خۆش دەوێت. إن الله يحب المقسطين. و پەیامی سەرەکی پێغەمبەران دادپەروەریە. فرمودەی ژمارە 15 قال الله تعالى أنا عند ظن عبدي بي إن ظن خيرا فله وإن ظن شرا فله. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێت من لەگەڵ گومانی بەندەکانمدام، ئەگەر گومانی خێری پێبردم ئەوە دەیدەمێ و ئەگەر گومانی خراپی پێبردم ئەوە دەیدەمێ. وانە سوودەکانی ئەم فەرموودە. ئەم فەرموودە هاندانە بۆ ئەو پەڕی گومانی باش بردن بە خوای پەروەردگار و دوورکەوتنەوە لە هەر گومانێکی خراپ بەرامبەر بە ئەڵڵا، کە ئەوە ئاکارێکی بەرزە بەرامبەر بەخوا.